پێچووی نەشتەرگەریەکەی لە ئەستۆ بگرین و لە خزمەت خانەوادەکەی بین. سڵاوتان لێبێ. سەیری ڤیدیۆی منداڵێکمە کرد تەمەنی 3 ساڵە، ناوی ڕەندە. ڕەند خاوەن یەک گورچیلەیە. بەو تەمەنە بچووکەی تاکو ئێستا 2 جار نەشتەگەری بۆ کراوە. ڕەند ئەگەر نەشتەگەری بۆ نەکرێت ئەو گورچیلەیەش لە دەست دەدا و مەڵاوەی لە خانەوادەکەی دەکات. سەرڕای ئەم ئازارە باوکی ڕەند کرێکارە، توانای ئەوەی نییە نەشتەگەرێکە لە ئەستۆ بگرێت. ئەمڕۆ دەچینە شاری دوهۆک. ئازارەکانی ڕەند و خەمەکانی باوکی دەبین بۆ دەستگای خێرخوازی بارزانی. لەگەڵ مابێ. بەدیار بێچارەیی و بێئۆقرەیی باوکێکەوەی دێت و دەچێت. ئازاری منداڵەکەی و خەمی بێدرامەتەکەی ئۆقرەی لێبڕیوە. ئەم باوکە توانای نییە چارەی جگەرگۆشەکەی بکات و ماندووی دەستی ڕۆژگارە. دەچین وەکو غەریبەیەکی ئەم شارە هەواڵی بێئۆقرەیەکەی دەپرسین. ئەی بەڕێزت بۆ لێرەی؟ وەڵا ئەوەندێک فاسم کردیە لە دکتۆری. بۆ چێ؟ بۆ خۆت یا بۆ منداڵەکە؟ نەخۆشە ئەزە لەبیا دکتۆری دە فاسە توێ نیشادەم. نەخۆشی چییە؟ وەڵا نەخۆشی کلێیە، خۆرگی هەیە، چاوی هەیە. تەمەنی چەندێکە؟ تقریبا 3 ساڵە. 3 ساڵ. بەڵێ. کلیەی کێشەی چی ئاین چۆنیانی؟ بە یەک کلیە هەیە. یا هەر خۆی لەدایک بووە کلیە هەیە؟ یەک کلیە هەیە و ئەوە هەی ژیا درست نینە. چۆن ئاین دروست نییە؟ یعنی ئەوێ هەی ژیا درست نینە، زەختی لەسەرە، ئەنتیهابیە و ڕیویکەوەیا تێکچووی، مەسانەی تێکچووە، زەختی لەسەرە زۆر. ئەی حەلی چییە؟ وەڵا حەلی ئەمەلیاتی هەیە، دەبی ئەمەلیاتی لێ بکەین و. باش. تێچووی زۆرە؟ ئەرێ وەڵا زۆرە. ئەی باریدارایی خۆت چۆنە؟ وەڵای خراپە. ئەس عاملم و ئەس 7 ڕۆژە جارێک هەڵماڵ. لە 7 ڕۆژە یەک جار لە ماڵی؟ ئەرێ وەڵا. ئەو جازاتی ڕۆژێکی ئستراحە مناوەڵ گرتی بێم بچکێت خوبینمە دکتۆری و بێتە سوڵی بچمە وێرێڤە. دای بەزە ئەوڕۆ ماڵەتیان پێداوی لە کارەکەت. بەس ئەوڕازم. منداڵەکە لە ماڵە؟ منداڵەکە لە ماڵە. ئەوانە بدەین ئێمە؟ مەمنوون. ئەمە و کەیسە دەگەێنم بە دەستگای خێرخوازی بارزانی؟ مەمنونم خۆدێ. بۆی بچێ و سەرکارەکەت. ماڵەت یەک ڕۆژیان پێداوی؟ ئەرێ وەڵا. ئەگە بچین لەگە دەستگای خێرخوازی بارزانێت تۆ لە ماڵ دەبیانە سەرکاری؟ وەڵا هەیە سەشولێ خۆ بەس خێزانە من مامێ منە و یێڵماڵ لەوێ هەن؟ بەلێ. مامەکانش دراوسێت دراوسێت هەن؟ بەلێ هەمی دافمت جیرانت منن. باش. دێ مەمنون بم وەڵا. نامەمنونی نایە ئەرکە. من دەمێکە چاودێری تۆکەم دەبینم هەر قەلەقی دیت وە ڕۆی. ئەرێ وەڵا. بدەش ما فەحسێت کردینانە لەبیا دکتۆری کاوە چی بێشتەمە؟ ئەمە نازانم من لە ڕووی دروستی و پزیشکیەوە زۆر سەریە دەرناکەم، بەڵام شتەکە دەبینە لای دەستگای خێرخوازی بارزانی. مەمنونم وەڵا. ئەوان با بڵین بەشی تەندروستیانەوە بەدەدەچوونی بۆکەنەوە ئەوی دەتوانای دەستگای خێرخوازی بارزانی بێمە لە خزمەتانە پاشان دەبینە میوانی ماڵیەوە کۆشت لەسەر کار بوو لە کارت نەخینەمە دەچین مناڵەکە دەبینی سەر هەردوو بە ئیزنی تۆش دەیبێنانی بە ئەگەر تۆش لە ماڵی نەبی خۆمان دەیبێنە لای دکتۆری پزیشک و با بڵین بەدەدەچوونی بۆ بکە. مەمنونی ناوێت. ماڵی خۆوانە دەین و شفاش لای خوایە. چاوەڕوانەکانی باوکی ڕەند و ڕێگای چارەسەر بۆ کچەکەی دەگرینە بەر و ڕوو لە دەستگای خێرخوازی بارزانی دەکەین. وەکو هەمیشە دەرگای هیوامان بۆ دەکەنەوە. ئەم دەستگا قازانجنەویستە لە سێکتەری تەندروستی و تەنها لە ساڵێکدا زیاتر لە 176 نەشتەگەری بۆ نەخۆش کردووە و چارەسەریەکانی لە ئەستۆ گردووە. دواوەی کە پشکنین و راپۆرتە پزیشکەکانمان هەڵسەنگاند، دەتوانین لە یەکێک لە پرۆژەکانی دەستگا کە پرۆژەیەکە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری بۆ منداڵان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوێکی ئەڵمانی لەوێ ناوی تۆمار بکەین
و بە خۆشحاڵیەوە گشت ئەو مەرج و ڕێنمایانی تێدا کە لەو پرۆژەیە ئێمە پێویستمان پێکە ئەو کەیسانەی کە هەڵی دەبژێرین ئەو مەرج و ڕێنمایانە شموری بکات بە خۆشحاڵیەوە توانین بڵێن کە دەتوانین تێچووی نەشتەرگەریەکەی لە ئەستۆ بگرین و لە خزمەت خانەوادەکەی. ئێمە و تیمی دەستگای خێرخوازی بارزانی لە دەرگای ماڵی ڕەند دەدەین. دەرگای ئازارەکان دەکەینەوە. ڕەند لە بچوشیەوە خاوەن یەک گورچیلێ و تاکە گورچیلەکەشی خەریکە لە کار دەکەوێت. لە چریکەی ژیانی ڕەندا و بە درێژایی تەمەنی ئازار بەرۆکی گردووە و بە دوایدا ڕادەکات. ئامێزی نەهێشتنی ئازار بۆ ڕەندەکەینەوە و لەگەڵ تیمی تەندروستی دەستگای خێرخوازی بارزانی ڕێگای دووهۆک دەگرینە بەر و هەنگاو بۆ لای دکتۆر قادر دەنین. دكتور بار باش دكتور جاسم خير بيستات چاون سپاس گەلێک ممنون گەلێک سپاس ئەvە نەخۆشێکمە ئینای دکتۆر ئەڤروکە شلۆ دەستگای خێرخوازی بارزانی بە ڕەند شاکر کچێکۆ 3 ساڵیە نەخۆش سۆلی تەریکێت نییە و سڤیر ستیج of هایدرۆنێفرۆسیسە نەخۆش بخۆ کلیەکی هەیە وازاوی حالیان ji پاسی بچێکی باش نینە ji ber کلیەکی بتنەیە هەی بجام حسكرم بينا دفتاو زحكينا كودا شو بخير بين سر چاوا گلب خير بين دكتور جاسم و سوپاسیا دزگاه خیرخوازی بارزانیت کین که همیگا با پشتوان و هاری کار بو نخوش اب تایبت زاوکا بەدڵێکی گەورە و بەوردی دکتۆر قادر پاش دەستنیشانکردنی گرفتە تەندروستەکانی ڕەند بەڵێنی نەشتەگەری پێداین تاکو بۆ هەمیشە کۆتایی هەتایی بە ئازارەکانی بهێنێت. ئەمڕۆ مۆعیدمانێ دکتۆر قادر نەشتەگەری بووەکە ئەتر با هەموو شێوەک ئامادەیە بۆ نەشتەگەری یا حاضرە بەڵێ هەمی تشتە توێ درستن و یا حاضرە بۆ عەمەلیات. دوای دوودڵی و چاوەڕوانێکی 5 کاتژمێری ڕەندمان بەڕێڕەوی سەلامەتی گەیاندە باوشی باوک و دایکی. هاریکاریان گو خودێ و هەواڵی مای دەستگای خێرخوازی ڕاستی تەخسیر نەگرم بوو من گەلێک مەمنونین. ئەمە سوپاسی دکتۆریش دەکەین کە کەیسەکەمان پێدا بە ماوەیەکی زۆر کورت بەدادەچوونی کرد و هەموو شتێکی ئامادە گەلێک جام ڕێوە بەرمان ئەمە سوپاسی دەکەین سوپاسی دەستگای خێرخوازی بارزانیش دەکەین. ڕاستی ئەمە خزمەتت ببینین نەخۆش فعلەن گەلێکی محتاج بوو ئەمە دەستگای خێرخوازی بارزانی بۆ هەر کارێکی مرۆڤی خزمەت دەن.